ئەو پێشوازیەتە ئەمێ باسی ئەوە بکەم ئەو پێشوازی لەم تیمە بەڕێزە کرا کە ئێمە نەبووین ئەو کارەمان کرد ئێوە بوون کەناڵەکانی ڕاگەیاندن گەنجە خۆبخشەکانی سنووری هەورامان بوو هەڵەبجە بوو ئیدارەی هەڵەبجە بوو مامۆسایانی ئاینی بوو هەموو ئەو کەسانی ئەمڕۆ ئەو ڕۆژە لێرە بوون لە خوورماڵ بوون لە سەی سادق بوون و حەزەکەم ئەوەشتان پێ بڵێم کۆمەڵێ شار و شارۆچکەی تر بە هەمان شێوە حەزیانە کرد ئەو ڕفاتی پیرۆزی ئەو خوشکایە ئەو کچەی کە لە برایانی عەرەبە ببرێ بەناو شارەکانی ئەوان بەڵام ئێمە هەستمانە کرد کە فریان ناکەوین و کاتەکە درەنگە من نامەوێت کاتان بگرم ئەو نە ئەڵێم ئەم شارە گەورەتر بوو و یەکێک ئێمە پێش ئەوەی بگەینە ناو پارێزگای هەڵەبجە لە ڕێگا ئاگادار کراین کە جەنابی پارێزگار ئێمە سوپاسیەکەین بۆ قەبرستانەکە هات بۆ لامان بۆ شوێنی حەوانەکە هات بۆ لامان بۆ بەیانەکەشی وتی من کۆبوونەیەکمە ئەنایەمە خزمەتان بەڵام ستافێکی ئیداری و پرۆتۆکۆلی پارێزگای خزدوتە خزمەتمان بە هەموو ئیمکاناتێکەوە کە جێی تەقدیرە ئاگاداری کردین کە شەقامێ لە شەقامەکانی کەربەلا کە نزیک پێم وایە ئەو بازنەی پێڵێن حسەینیە ئەکرێ بە ناوی پارێزگای هەڵەبجەوە کە ئەمە خۆی هەواڵێکی گرنگە هەواڵێکی تریش وەک پێزانین بۆ ئەم هەڵوێستەی چین و توێژەکانی هەڵەبجە لە دوای پێم وایە ئەوان پێڵێن عاشورا یەنە هەڵەبجە بە فەرمی بریتی ئەبێ لە دوو وەفد بەیەکەوە وەفدێکی ڕسمی لە ئاستی پارێزگا و ئەنجومەنی پارێزگا لەگەڵ وەفدێکی عەشایری عەرەبی سەرۆک عەشرەتەکانی کەربەلا یەنە خزمەتی ئەم شارە تەنها وەک سوپاس و پێزانینێ.